نووسنگەکانی ئێمە هەم لە هەولێر هەم لە دهۆک داخران و تۆ بریکاری وەزیری یاخود وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستانی دەمەوێت کۆمنتت بزانم لەسەر ئەو ڕووداوە چونکە وتمە گەروانە بواە ئێستا من و تۆ پێکەوە لە ستۆدیۆی تاوتوێ لە هەولێرم گفتوگۆیەمان دەکرد. خۆزگەکە کارزان خۆزگەوا بواە وەڵاسە برادرانتان وتیان بەڵێ بەڵام دیارە ئێوەش لاساریەکتان کردووە دووهام پێم وایە لاساری ئێمە چی بووە پێم وایە ئەو پرسیارە لە حتمما لە جیازی ئەمنی بپرسن ئەمن عسکەرم بەس لە جیازی ئەمنی بپرسن لە هەولێر بۆ بووە. تۆ هیچ دەزانی سەبارەت بۆی کە بۆچی داخراوە ینی هۆکارەکەی چییە؟ وەڵی بمزارە پێمە وتن. سپاس بۆ ئەنوەری حاجی عوسمان بریکاری وەزارەتی پێشمەرگە، سپاس بۆ ئەوەی کە ئامادە بووی لە بەرنامەی تاوتێدا. ئازانی نافتی سپاس